سەرەتای وەرزی هاوین و دەستپێکردنی کێشەی کەم ئاوێ لە قەزای چەمچەماڵ. لەم وەرزەدا گەورەترین دەستکەوتێک بۆ دانیشتوانی قەزای چەمچەماڵ دەستکەوتنی تەنکەرێک ئاوە تەنانەت بە پارە. ئێستا بەردە ماڵەکان و ناو ئۆتۆمبیلی هاوڵاتیان پڕن لە تەنکەری ئاو. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەتاڵەیە کە هاوڵاتیان دەزانن بەڵێنەکانی ساڵانی ڕابردوو بۆ چارەسەری کێشەی کەم ئاوی هەر بە جێبەجێنەکراوی دەمێننەوە و دەبێت ئەم ساڵیش خۆیان بۆ ڕووبەڕەوبوونەوەی هەمان بارودۆخ ئامادە بکەن. بەڕاستی هیچ وەزعێکمان نییە بەدەست بێ ئایەوە، یعنی ئافرین بە حساب شاری شەهید و ئەنفالە، بەڵام ئێمە لە گەڕەکەین فەلەکان یعنی جاروا بۆ 12 ڕۆژ جارێک ئەماناتەوە. ئێستا حالی حاضر یعنی 9 دانە ڕۆژە ئاوی بۆڕی نهاتوە. سەرەڕایەوەش یعنی حکومەت ڕێگریمان لێکا لەوەی بیر لێ برێن. من ئەگەر بێتەوە حکومەت ڕێگریم لێ نەکا، بیری خۆم هەبێ چ پێویستەکە. ئێستا فەرموو من تەکلیفم لە خەڵکی تر کردەوە چمە بە سیارە ئاوم هێناوە، هاوینە بۆ بەریدەم ئیش پێکە. زووتر پێویستم بە جلشۆری نەبێت، پێویستم بە خۆشۆری نەبێت. یعنی 2 ساعت بە 2 ساعت و نیو ئاوی بۆڕی دێت، دوای 9 ڕۆژ دوای 10 ڕۆژ ئاوی بۆڕی بێت بە 2 ساعتەوە فرەی چێکەوی. قوربان لە ئاوی چەمچەماڵ ئەمە 10 ڕۆژەی 10 ڕۆژاو نهاتوو. هیچ ماڵێک و هیچ کەسێک مەگە کەسێ بیری هەبی یان کەسێ ئاوی هەبی، هیچ ئاوێکیش نییە بڵێ ئاوێکی جیاوازەیە ئاوێکی نزیکی. هەر کەسێ بە پیکابێکی ئاوا بێ دەبەیەکی ئاوخانە و سیارگی لە ئیمڕۆ بۆ دوا زیاتر ئەبێت بگەڕێ شوێن بە شوێن لەکوێت دەبێ ئاوی دەستکەوێ یان بیدەنێ یا خود نەیدەنێ. بەس ئێمە هەمی خەڵکەکە مردووە، خۆ خەڵک بەس بە نفوس زیندووە کاک. سەی خەڵکە بزانە خەڵک چییە؟ ئەگەر حکومەت خۆی هەوڵ بدا ئەوێ هەوڵ بدا بۆ میلەتەکەی، ئەگەر میلەت نەبێ حکومەت چییە؟ چالاکێکی مەدەنی دەڵێت کێشەی ئاو بووە بە مێژوو چیرۆکێکی دووبارە، بەڵام جێسە سوورمانیشە سەرۆکی حکومەت ئاو بۆ شەلالی گەشتیاری دابین دەکات، بەڵام بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ ئاو نییە. وڵا دیارە مەسەلەی ئاوی گۆبتەپە، پرۆژەی ئاوی گۆبتەپە بۆ چەمچەماڵ مەسەلەیەکە خەریک هەبێ بە مێژوو، یعنی هەرە بێ ئێمە تروای لێدێ پشتا پشتە گێڕدرێتەوە بۆ ئەم شارە. ئەم پرۆژەیە بە بیرەوەری حکومەتی هەرێم نەیتوانین ڕای بکێشێت. ئەوە 30 ساڵە و قەنەعاتیشم نییە بەم شێوازی ئێستا بەدە ساڵی کە بچێتە. بەڵام کێشەیەکی گەورە هەیە، حکومەت جار نەجارە پرۆژێک ڕاگەێنێ کە زۆر گەورە و زەبەلاحە، ئەڵێ پارەیشم نییە بۆ ئاوی چەمچەماڵ. ئەوە کێشەکەی تۆ سەرۆکی حکومەت بیت پرۆژەی مزگەوتێک ڕابگەێنیت، تافگەکەی ئەڵێ 46 مەتر بەرزە تافگەی ئاوەکەی و لەسەر ڕوبەرێکی خەیاڵیە 900 زەویە شتێکی لەو بابەتانەیە 10,000 دەفتەر دۆلاری تێچێ، بەڵام ناتوانن بڕێک پارە گوژمێک پارە سەرف بکەن بۆ ئەوەی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بە یەک جار تەواو بکرێت. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما خەڵکی چەمچەماڵ دەبێت 4-5 مانگ ئاو بە تەنکەر بکڕن. ئێستا قایمقامی چەمچەماڵ دەڵێت بە تەنکەر کێشەی کەم ئاوی چارەسەر دەکەن. کێشەی ئاو کێشەیەکی زۆر درێژخایەن لە چەمچەماڵ لەوەتی هەیە ئەم گرفتی هەبووە و چارەسەرکردنی ئەم گرفتەش تەنها بە تەواوکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە بێ، بەڵام ئەوە ناگەێنێ ئێمە دەستەوەستان وەستابین و چاوەڕێکین تا ئەو پرۆژەی تەواو بێ. هەر لە سبەی 2 بۆ 3 ملیۆن لیتر بە تەنکەرین دەست پێکا لە سنووری چەمچەماڵ و شۆڕش، کە ئەوەش ئیشێکی زۆر باشە بێ. ئەو گرفتەی کە هەمانە کە ئێستا خەڵگەڵە 10 بۆ 12 ڕۆژ کە ئاو نییە ئەتوانین کەمیکەینەوە. ئیشەڵڵا ئێمە پلانەکەمان ئەوەیە کە کەمیکەینەوە بۆ 7 ڕۆژ. کێشەی کەم ئاوی قەزای چەمچەماڵیش یەکێکە لەو کێشانەی کە دەیان جار بەڵێنی چارەسەری دراوە و سەدان نووسراوی بۆ کراوە، بەڵام تەنیا بەڵێنی بێکردداری بەر لە هەڵبژاردننی دوو حیزبە دەسەڵاتدارەکە و نووسراوی بێ ئەنجامی بەرپرسانی قەزاکە بوون. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.